ئێستاش دەچینە لای بەڕێزێکی تر کە لە دەربەنیخانەوە لەگەڵماندایە کاک چۆمان عوسمان ئەومان لەگەڵدایە بە ڕێگای سکایپ هەر سەبارەت بە بوومەلەرزەکە و زیانەکان لەو ناوچانە. کاک چۆمانم کاتت باش گوێت لێمە؟ بەڵێ سپاس دەکەم. کاک چۆمان دەکرێت سەرەتا پێمان بڵێ لە ئێستادا ڕەوشی فریاگوزاری و بەهاناچوون لەو ناوچەیە چۆن بەڕێوە دەچێت؟ بەڵێم کاتت باشم کاتێک دیرانی ئەزیەوە باش دیارە من داڵەبجەم نەک لە بەڵێ ببوورە ینی ڕەوشی بوومەلەرزەکە کە لە پارێزگای هەڵەبجەیداوە پاشان یان کاتژمێر 8 لە پارێزگای هەڵەبجەیدا بەڵێ ئێستا بەڵێ کاک چۆمان دەمەوێت بزانم لە ئێستادا هەوڵەکان چۆن بەڕێوە دەچێت بۆ یارمەتیدانی ئەو خەڵکەی کە بەهۆی بوومەلەرزەکەوە زیانیان پێگەیشتووە. ینی دیارە بوومەلەرزەکە بە شێوەیەکی بەرفراوان ینی لە سنووری پارێزگای هەڵەبجەوە لە چەند ناوچەیەکی دیکە زیانی خۆی گەیان ینی بۆ لە هەڵەبجە لە ناحیەی سیدوان و ناحیەی خوڕماڵ و هەورامان و ناو پارێزگای هەڵەبجە زیانی بە دار و پەردوو بەڵێن خان و بیناکانی ئەو پارێزگایەکان و تەنانەت لە هەندێک شوێنیش بە تەواوی بیناکانەوە خاپوور کرا. بەڵام ئەوەی ئەمەوێت جیازی بکەم لەوەی کە لە ئێستادا ینی تیمە فریاگوزارەکان بۆ شێوە نین لە پارێزگای هەڵەبجەدا، بەڵام تەنها ئەوە نەبێت کە لە ئێستادا ینی کۆمەڵی مانگی سوودی تورکی چەند هاوکاریی کەمی بەسەر هاوڵاتیاندا دابەش کردووە. ئەمەش بە شێوەیەکی کەم زۆر کەمەوە هاوکارانی کە بەسەر ناوچەکاندا چونکە بەڕاستی سنووری پارێزگای هەڵەبجەوە چەند ناوچەیەکی دیکە بۆ دەربەنیخان کەلار ینی ئەم ناوچانە بە شێوەیەکی بەرفراوان زیانیان بەرکەوتووە هاوکارانە بە شێوەیەکی کەمن. بەڵام لە ئێستادا ئەوەی کە زۆر گرنگە ینی ئێمە لە ماوەی ڕابردوودا قسەمان لەگەڵ بڵێن نەخۆشخانەکانی فریاکەوتندا کرد کە پێویستە دەرمان پێویستیان بە دەرمان و چەند پێداویستێکی دیکە هەیە کە لە ئێستادا ینی تەنها ئەوە تیمان هەیە ینی وەک بە شێوە ناون ینی ئێستا ئەکرێت من لە چەند شوێنێک نسومە بەڵێ هاوکارانە دەگەن، بەڵام تا ئێستا بە شێوەیەکی بەرفراوان بەڵێ وەکو حکوومەتی هەرێم چ جۆرە هاوکاریەکی پێشکەش کردووە؟ وەکو دەزانین ئەمڕۆژ سەرۆگۆزیری هەرێمی کوردستان نێچیروان بارزانی و هەروەها جێگرەکەی قوبات تاڵبانیش سەردانی دەربەنیخانیان کردبوو. لە ڕاستیە ینی ئەوەی کە ئەمە لەلایەن هاوڵاتیان من ڕازگۆ بم لەگەڵ بەشێکی زۆر لە هاوڵاتیانە قسەم کرد ئەمەلیشی گەوریان بە حکوومەتی هەرێمی کوردستان نییە، چونکە لە ڕاستیە ئەو هاوکاریانە دەبوو پێشتر لەو بودجە زەبەلاحی لە هەرێمی کوردستاندا هەیە بە شێوەیەکی بەرفراوان هاوکایە و بەڕاهاوکاریەک دیاری کرایە بۆ ساڵانەی کە وڵاتێکدا ئەم هاوکاری ئەم بودجەیە تەرخان دەکرێت بۆ کە کارەساتێکی سروشتی بەسەر ئەو وڵاتانە بابێت. بەڵام بەداخەوە لە ئێستادا هیچ تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی دوو سێ ڕۆژەیە هیچ هاوکاریشی ڕانەگەیاندووە بۆی کە ئامارێک دەستنیشان کراوە بۆی کە کارەساتە بەسەر ناوچانە داهاتوە. بەڵام لە ئێستادا هەرێک لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی ئەمڕۆ سەردانی باڵێن دەربەخانیان کردووە، بەڵام بە شێوەیەکی گشتی هاوکارەکان دیاری نەکراون، تەنها سەردانێک هیچ هاوکارێک دیاری نەکراوە. بەڵێ کاک چۆمان وەکو دەگوترێت مەترسی لەسەر بەنداوی دەربەنیخان هەیە، لەسەر ئەمە زانیاری چییە؟ پرسیارەکە تێنەگەشتم. وەکو دەگوترێت مەترسی لەسەر بەنداوی دەربەنیخان هەیە، لەسەر ئەمە زانیاری چییە؟ من لە ڕاستیات کەمێک دوورترم لە دەربەنیخان وەکرێ ینی زانیاری زیاتر لە کەسێک کە لەسەر سەدەکە خۆی هەیە، بەڵام بەپێی و سەرچاوانەیە کە هەیە لە ئێستادا دەربەنیخان وەسەدی دەربەنیخان بە شێوەیەکی گشتی مەترسی لەسەر ئەو خۆتان دەبینن کە ئەم ئەو خان و داروپەردانە ڕووخاون و مەترسی ڕووخانی ئەو بەنداوە گەورەیە هەیە، بۆیە پێویستی بە هاوکاری زیاتری حکوومەتی عێراقی لە ڕاستیدا حکوومەتی عێراق باشە حکوومەتی عێراق بەڵێ کاک چۆمان حکوومەتی عێراق هیچ جۆرە هاوکاریکی پێشکەش کردووە لەم کاتەدا؟ لە ئێستادا نازانم حکوومەتی هەرێمی کوردستان چ هەوڵێکی گرتووە بە حکوومەتی عێراق مەبەستم حکوومەتی عێراقم حکوومەتی ناوەندی حکوومەتی عێراق شەوەی چەند وەزیرێک لە دوانیانداوە لەوە لە بەرامبەر مەترسیەکانی بەنداوی دەربەنیخانە، بەڵام لە ئێستادا وەک دەبێت هیچ هاوکارێکی جدی نییە کە بەسەری دەربەنیخان لەو مەترسیە گەورەیە بپارێت. بەڵام ئەوکە گرنگە چەندین هاوکاری دیکەی پێویست بۆ دەربەنیخان بۆ پارێزگای هەڵەبجە بۆ کەلام لەبەرەوەی کە ئێستا مەترسیی گەورەتر هەیە. بەڵێ سپاس ڕۆژنامەوان چۆمان عوسمان سپاس دەکەین بۆ ئەم دەرفەتە.